ئەوە چی ڕوودەدا کوڕە؟ بۆ بابەتی ساتی هاتن تەمووس تۆ ئامادەکاریەکان کردووە؟ ئەمانە چین؟ بە پارە لە تەمووس دەدەین؟ کوڕم ئەوە تەمووزە وەک ئەوانی تر نییە، تەنها پیاوکوژ نییە، هەروها تارمایشە. چوومە دوکانەکەی وتیان دەمێکە ڕۆیشتووە، هیچ ماڵ و حاڵی نییە. چی دەخواتەوە لەگەڵ کێ دەژی؟ هیچ شتێک دەربارەی ئەو هەتیوە نازانی. ئەویش لە کۆتایی دەمرۆڤێکە کاکعلی. ئەمە دەزانی کاکعلی. ئاخر هیچ شتێک لەبارەی ئەوە نازانی. ئەویش دایکواوکێکی هەیە وانە؟ ڕابردوویەکی هەیە. خاڵێکی لاوازی ئەو دەدۆزینەوە. ئەگەر ئێمە بچینە بەرامبەری ئەو هەتیوە ئەوە دەمان بەزێنێ. ئێمە بۆ ئەوی ئەو بەزێن پێویستمان بە خاڵێکی لاوازێتی بیدۆزینەوە. یەکەم جار لێ بزانین لە ڕاستیدا ئاخۆ تەمووس کوجا ئەغڵۆ چێیە کاکعلی؟ دواتر چی دەکەین؟ کڕین و فرۆشتن دەکەین؟ ئازاد لە ژوورەوەیە؟ پرسیارم لێت کرد کوڕم ئەو پارانە چی لێ دەکەین؟ بۆ خۆت دوادوور کاکعلی. تەمووس وەکو ئەوانی تر نییە. ئەم پارانە میراتی خاڵۆن بۆ دوای ئەگەر هاتوو پێم نەکرا. ناتوانم هیچیان هەڵدەمەوە. بۆچی؟ چونکە تۆ چەند ڕۆژێکە بۆچی نەهاتووی سرم لێ بدەی لەبەرەوە هەمان شت. مەیخوێنەوە. نەوەکەم کاتێک گەیشتە 10 ساڵی خوێنەوە دواتر وەرە من بدۆزەوە. باپیرەت ڕامیز قەراسکی. چی نووسراوە؟ ئەو ڕاستەکەم. ئەمە زمانێک خۆشەویستترین کتێبی دایکت بووە. کاتێک تو دەگەیتە تەمەنی خوێندنەوەی ئەم کتێبە من دەمێکە خۆحەفیزی یەک جارە چینێتان کردووە. بەڵام تۆ چیرۆکی ئێمە بژێرەوە بچکۆڵ. باپیرەشت لەبیر مەکە. ئەو تۆی زۆر خۆش دەوێ. ئازاد کەس نازانێ ئەزەل. کەس نازانێت گیانی من چەند ئازاری چێشتۆ. ڕاست. گەر باوکم یەکجار بە توی وت بێ ڕۆڵەکەم ئیتر ببێ ئەو ڕێگەی خۆت وندەکەی کەس بەمە نازانێ. ڕاست دەڵێ ئازاد. گەر یەکجار بوو بایتا منداڵی ئەو بە مرنێ وا دەزانی کەس نەماوە. کەس نازانێ. نازانێ. ئەوەندە تەنیا دەمینێتەوە کەس پێشبینی ناکا کەس پێی نازانێ. من دەزانم. چونکە تەنها باوکی من نەبوو. باوکی منیش بوو. ئەیکەوایە من خوشی تۆ نیم؟ بێگومان ناوای. بۆ سەر لێ نەداوم چەند ڕۆژە بۆی جناتی. وەرە خوشەکەم وەرە. بەسەر دەچێ ئازاد. هەرگیز باوکمان لەبیر ناکەین. قەدەو لەبیر ناکەین. بەڵام بەسەر دەچێ. ئەمانە لە خاڵۆ ماوەتەوە بۆ ڕاست. بۆ کوێ دەچی؟ ئێستا تۆ چیت بەسەر دێ؟ لەوە زیاتر چیم بەسەر بێ ئازاد. خاڵۆم ڕۆیشت.
کەسیش نازانێ ئەومانای چییە. من دەزانم. یەک نابێ هیچ شتێک بە براژنەکەتان بڵێن ڕووتان پێکەنی نایی بێ. دوو گومانتان لە هەر کەسێک کردی تۆپێنن. سێ چوونە ژوورەوە نییە چوونە دەرەوەش نییە. باڵندەش بفرێ ئەو باڵندەیە دەکوژم ئێوەش دەکوژم. باڵندەیەکیش لێرە بڕوا دەیکوژم ئێوەش دەکوژم. ئەو باڵندە کوژم. علی پێویستە بڕۆین. پرخۆیست بە ئازاد نەوت کە ئێمە بە تەمەنی تەمووز بکوژین. تێگەیش دۆشتانەوەتمان بیکەم. ئەی بە من دەزانێ بڕۆ قسە لەگەڵ با بڕۆین کات نەما. من دوای قسەی لەگەڵ دەکەم دەی با بڕۆین. شتیوان نەبێ کاکە علی چۆن هەیە گەڕانەوە نییە یان مەیە یانیش وزنەکەت بڵێ. چیم پێ بڵێ؟ عەلی دەبێت چیم پێ بڵێ چی ڕوودەدا؟ چاوەڕوانم. بەتەمان لەگەڵ ئەزە شتێک بکەن وانە تۆش لەگەڵ ئەو دەچیە؟ ناجیانە من کاری ماڵەوە دەکەم. تەفۆ کاری ماڵەوە دەکا من دەزانم. خۆ تۆفیق هەموو کارێک ناکات گیانە ناتوانێت. ئەمە هیچ بیانوو نییە تا لێرە بڕۆ ئێستا. با دەبێ من پیاوتم دەچم خواردن دێنم دەی تەواو بیر لە هیچ تر مەکەوە تەواو. عەلی درۆم لەگەڵ دەکەی. تێنا درۆی چی؟ پێشتر کەوان پێوتی دواتر وەک پاشا نەگەڕامەوە ماڵەوە؟ گەڕاویتەوە. کەوایە باشت کەوە؟ ئێگە شتێک بوو؟ نابێت تۆ باش ئاگات لە ئەوڕاست بێ. خواردن زۆر بخۆ ڤیتامینەکانت بخۆ باشە؟ بیر لەم مەکەوە. من ڕۆیشتم. ئەوانەی من ئامادەن ئەوانەی تۆش ئامادەن؟ چەند پیاوێکم نارۆتە گەڕەکان راپۆرتم بۆ دەنێرن. چی دو ئازاد گوت؟ هەڵە دەکەی کاکە عەلی. هەڵەی گەورە مانەوەی تەمووزە لە ژیان. من ئەو هەڵەیە چاک دەکەمەوە. ئێمە چاچی دەکەینەوە. ئێمە هەموو هەفتەیەک دێتە ئێرە. تاو کاتێک پورەمەلیحە پێداویستەکانی دەکڕێت مامۆمتاز لە قاوەخانەکە چاوەڕێی ئەو دەکات. دوای کڕینی پێداویستەکانیان پورەمەلیحە و مامۆمتاز بەم ڕێگایەدا دەگەڕێنەوە. هەموو هەفتەیەک ئێمە لە پشتەوە تۆپانێمان دەکرد. مامۆمتاز بانگی دەکردین دەیوت دەی مناڵینە مامۆمتاز کەمێکتر لێماگەڕێت خوا بە کەمێکتر یاریکەین. دیمەنێکی جوانە. کەس دەبینی لێرە یاریکە؟ تۆ لەکوێ گەورە بوویت؟ ها؟ کاتێک کەسێکی بێگانە دێتە گەڕەکەەوە یەکەم جار مناڵان لە بۆنەکەیەوە دەزانن. سیر کە چۆن کۆبوونەتەوە؟ ئەها سەیری کوێ دەکەن؟ چیتر هەیە؟ لە قاوەخانەکە لە پشت مامۆمتاز. کەسانی تریشان بەڵام ئێستا بە دیار ناکەون. تۆ دەتوانی بڕۆی. ئەوە هەموو ئەو شتانە لەبارەی تەمووز کۆجاوەغڵوو. کاکە عەلی دەقەیەک بە یارمەتیت.
شوێنی لەدایکبوون و خوێندنەوە و کارانەی کردوێتی تاوانەکانی هەرچێکەیە لە ئاسایش تۆمار کراوە مەی خوێنەوە سوودی نییە هیچی ڕاستی نییە یەک زانیاری ڕاست لەبارەی ئۆتۆمۆزەوە لە ئاسایش نییە بەڵام تۆ شتێکت دەستکەوتووە ئەگەر نامنت باگ نەدەکردوانە ئەنجین چی دەکەی گەر شتێک بدۆزیتەوە تۆ بۆچی هاتووتە دێرە پێویستت بە یارمەتیە بۆ هاتووم کەوای یارمەتیم دە ئەنگین کاتم لەدەست دەڕوازانەرێک شتێکم دەیە زۆرشن نازانم هەوڵدا ئەو فایلانەم سیر کرد کەەوە ئەنجامی داون ئەو کەسانەی لێی داون لە شوێنی ڕووداوەکە مردوونە جگە لە کەسێک ئەو چێە مناڵێکی گەنجە زۆڵێکی سەرسەریە چەندین تاوانی ئەنجام داوە دواتر کەوتۆتە زیندانەوە ئەگەر بیدۆزمەوە بەکەڵ کارەکەم دێ بەندە بەڵام چۆن دەچێ لای ناوی ئەو پیاوە مایسا سپاس دەکەم کەوتێ دڵم باشە ئەمە چۆنە؟ نا ئەوە زۆر لاوازە هیچ قسەش ناکات مناڵەکان لی دەدەن دەبێ ئەمە دەبێ